دوای 7 مانگ لە پێشکەشکردنی داواکاری بۆ کڕینی ئامێری شکاندنی بەردی گورچیلە لەلایەن بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجەوە، ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو بە پاساوی دۆخی دارایی داواکاریەکی ڕەت کردووەتەوە. بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەش نیگەرانە و بە توانجەوە دەڵێت لە مۆلابا و شاریانم ئاو زۆر بخۆنەوە تا دوور بن لە بەردی گورچیلە، چونکە ئامێری شکاندنی بەردی گورچیلەمان نییە. پرۆژێکم بە وەرگرتنی عەرز لە کۆمپانیەکان ناردبووە وەزارەتی تەندروستی، وەزاری تەندروستی بەرزی کردوێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران، بەڵام ئەمڕۆ پێم گەیشتەوە کە ڕەفز کراوە بۆ لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا پارە لەو جۆرە پرۆژانە سەرف ناکات. من زۆر محەیەرەمێنم کە چی لە تەندروستی وڵاتیان گرنگترە، چ پرۆژەیەکت هەیە، چ کۆڕنیشێک دروست دەکەی، چالاکیەکی ئەوەت هەیە تۆ گرنگتر بێ لە تەندروستی. بۆیە من بەدەر لەوەی کە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم، هیواداریشم پێیان ئەڵێم کە بە یەک چاوسێری پند بە پنتی ئەم خاکی نیشتیمانە بکەن، چونکە ئەم خاکە بەڵێ ئێمە ئێستا لەسەرین بەڵام لەسەر کەسمان تاپۆ نییە و ئەوەی کە خزمەتی هاوشاریان و هاوڵاتیانی خۆی دەکات ئەوانە خەڵکی ئەسیڵن. نەخۆشانی گورچیلە و کە سوکاریان دەڵێن بوونی ئامێرەکە بۆ خەڵکی هەڵەبجە زۆر پێویستە، ئاماژە بەوەش دەدەن کە هەڵەبجە بۆ بە پارێزگا و پێویستە و شێوی پارێزگاکانی دیکە ئامێر و پێداویستیە تەندروستیەکانی بۆ دابین بکرێت. وەڵا گرنگە، زۆر گرنگە، بەدەم ئەم نەخۆشانەوە بێ و ئامێرەکەمان بۆ پایاکان بۆ بەردی گورچیلە بشکێن، گشتی زەرورەتی پێویستمە ئەوەیە خۆی ئەتوانێت دابینی کامۆمە. داوایان لێ ئەەکەین دووبارە و چەند بارە بە عەمەلی و بە فیعلی ئەو شتەیش بۆ شارەکەی ئێمە و بۆ پارێزگای ئێمەش دابین بکەن و زەرورەتی نەخۆشەکانی ئێمەیشە ئەو جیازەی غەس بەردی گورچیلە بۆ نەخۆشانی ئێرەش دابین بکرێت، چونکە لێرە ئەو جیازە دابین نەکراوە و نییە، کولفەیەکی زۆر لەسەر نەخۆشان ئەکەوێت کە بچنە پارێزگای سلێمانی. ئامێری شکاندنی بەردی گورچیلە زۆر پێویستە بۆ ئێسا، بۆ بەڕێوەبەراتیەکەمان بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە. بەڕاستیەوە ماوەیەکە هەستەکەین بەڕێوەبەراتیەکەمان ئێهمال کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی تەندروستیەوە، زۆر بەدەم داواکارەکانمانەوە نایەن ماوەیەکە و ئێسش بە فیعلی زۆر پێویستە وەک بەڕێوەبەراتیش ئاماژەی پێکردووە ئەو ئامێری شکاندنی بەردی گورچیلە لەبەرەوەی نەخۆشەکانمان ناکرێسە بۆ هەموو نەخۆشی ڕێبگرنە بەر بۆ سلێمانی. بە پێی نووسراوی فەرمی ئەو ئامێری شکاندنی بەردی گورچیلەی تەندروستی هەڵەبجە داوای کردووە تەنیا ملیارێک و 200 ملیۆن دیناری پێویستە کە بۆ حکوومەت خەرجیەکی زۆر کەمە، لە کاتێکدا دەیانیان دەپارە لە بابەتی لابەلا و چالاکی ناپێویستدا خرج دەکرێن. دەسەڵات لە خەمی تەندروستی خەڵکدا نییە و لەم قەیرانە داراییەدا نەخۆشانی گورچیلە لە هەڵەبجە و دەوروبەری ناچار دەکات بۆ چارەسەر بچنە سلێمانی. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.